داخەوە دەوڵەتی تورکیا بەهێشتنە سەر چیاکان ڕانەوەساوە هەرچەند لە کۆمەڵە شوێن لە کۆمەڵە ناوچە شکستی هێناوە نەیتوانی پێشڕەوی بکات بەڵام لە بەرامبەر تۆڵەسەدنەوە لە شکستەکانی خۆی لە ناوچە چیاکان ناوچە شەقاویەکانە لە بەرامبەر گەرێلا هێرش کردو ناوچە مەدەنیەکان ئەوەی بینین لە سەرەکانیە لە زرگان نەیبینین کە لە شنگار ڕۆدات کۆمەڵکوژەیەکی ڕوون و بەرچاوی خەڵکەوە لە ناوچەی مەدەنیەدا لە نەخۆشخانەدا لە خوێندنگاکانەدات بەڕاستیمانە کە بە بەرچاوی دنیاوە ڕۆدات بە بەرچاوی کۆمەڵگەی مرۆڤاییەوە ڕۆدات بە بەرچاوی هەموو مرۆڤایەتیەوە ڕۆدات بەڵام بێدەنگی دەوڵەتان لە ئاسەمیێرشان دەوڵەت تورکیا شتێکی ناڕەوایە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت هەڵوێستێکی ڕوونیان هەبێ ناکرێت ئەوە بێدەنگ بن بەڕاستی کۆمەڵگەی مەدەنیش وە خەڵکی باشووری کوردستان تا ڕادێکی زۆر بێدەنگن وەکەوەی کە ئەمڕۆ داوانە لە کوردستان ڕوونەدەن لە شنگالە ڕوونەدەن و لە سەکای ڕوونەدەن وەکەوەی کە هیچ پەیوەندیکی بە کوردەوە نەبێت بەداخەوە بێدەنگیان خەریکە ڕەوایەتێدا بە هەرشەکانی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و تەواوی ڕۆژاوی کوردستان و هەموو کوردستانی گەورە بەدڵنیایە تورکیا سەرڕای قۆڕەکردنی ئابووری هەرێمی کوردستان و بازرگانی نەوت و هێنانی کۆمەڵێک کەلوپەر خۆراکیەکان دەشەوێت لەم 1-2 ساڵی ئایندا بە تەواوەتی کوردستان بکەوێتە ژێر دەسەڵاتی خۆیەوە چونکە 2 ساڵ تەنها ماوە بۆ پەیمانی لۆزانە بە شێوەیەکە کە تورکیا ئەگەر لەم 2 ساڵە دەستی خۆی نەوەشێنێ یا هێرشی خۆی نەکات داگیرکاری خۆی جێبەجێ نەکات ناتوانێت دوای 2 ساڵەکەش ڕۆڵە بگێڕن لە ناوچەکە هەر بۆیە دەوڵەتانی ئەوروپا و ئەمریکاش جیهانی دەروەش بەڕاستی بێدەنگی زۆر مێنن چونکە ئەوان خۆیان بەشێکن لە ڕێکەوتنەکەی پەیمانی لۆزان و بێدەنگی ئەوانش بەڕاستی کارەسەدی گەورە ڕەنگە لە ناوچەکە بخۆڵقێنێ مەسەلەکان فراوانن پێشەوەی بەڕاستی هاتنە سەرخەتی خەڵکە دانیشتوانە کۆمەڵگە مەدەنیەکانە کوردانی ئەوروپایە پەرلەمانی جیهانە ئەوانەی کە ناتەوەی گرتوەکان لە پەرلەمانی ئەوروپا جامعەی عەرەبی هەر شتێک کە ناوەندێکی فەرمیە پەرلەمانی کوردستان بەڵام بەداخەوە بێدەنگی ئەوان تاو بابەتەکەی خراپ کردو وەکو هاوڵاتێکی شاری هەڵەبجە شێد و کەسوکارێکی شێداری کیمیاباران شەرمەزاری ئەو دەستەی تورکیاکەن کە ئێوە دیسانەوە کیمیاباران و ئەنفال و وێرانکردنی قەتڵعامی کورد کە ئەو کوڕژەی فاشی بەعس ئێمە شەرمەزاری ئەو دەستەیەکەین ئەو دەستە ئەبڕین شەرمەزاریەکەین من و کەسوکاری شێدانی کیمیاباران زۆر ناڕازیم لەو جینۆسایدی تورکیای کاب شەرمەزاریەکەین من باوکم شێدی کیمیایی ئەوە سەیری گۆڕستانەکەگەن ئەوێ تورکیا جایەتر جینۆساید دروستکاتەوە بەداخی زۆرەوە تورکیا نیازی خراپە نیازی قەتڵعامکردنی کوردە ناوبردنی کوردە ئەوە تا شنگار قەسبەکە بناری خەندی قەسبەکە هەر شوێنە کوردی تایبێ قەسبەکە کیمیایی لێدا وێرانیەکات وەڵا ئەرکی خەڵک بەداخەوە ئەرکی خەڵک ئەوێ هەڵوێستی هەبێ بەس بەداخەوە خەڵکی باشوور هیچ هەڵوێستییان نییە ئەوێ بێدەنگی بنوێن بەس بێدەنگی باجی غەڵەتەکەی دەین حەق هەڵسی خەڵک تورکیا چیە خۆ تورکیا دۆستی کوردیە دوژمنی کوردە هەڵوێستمانەیە بەرامبەر لە کێشەی تورکیا کایکا بە بەرامبەر شنگال و بناری خەندیل و وڵاتی خاکی پیرۆزی کوردستان و بەس بەداخەوە بۆ وڵاتانی جیهان کە باسی مافی مرۆڤەکەن هیچ هەڵوێستیان نییە کەڕووکاسن هیچ بەداخی زۆر بۆیان زۆر حیف ئەمەیە بێدەنگی بشکێن بەسیتر بێدەنگی نشکێنن ئێمەش باجە دین بە ئەوانیشەوە بە هەموو گەلەکەیشەوە باجدا بەداخی زۆرەوە بە حکوومەتەکەمانەوە بە خەڵکی کوردستان و بە حیزبی ئیسلامی عیلمانیەکان و هەڵوێستیان نییە هەڵوێستیان کەمە هیچ نییە بەس باجی ئەم غەڵەتەیە دەین هەر لە سەرۆکی حکوومەت و جێگەرەکەی و هەمویان باجی ئەم غەڵەتەیەکەین بە هەڵوێستن ساردن هیچ هەڵوێستێکیان نییە داواکارم بێدەنگی بشکێنن بەسیتر